پەرلەمان و مەلای خەتێ لەبەر نسەی تەحانوفە بۆ خوتوکەی سۆزی بوونی قەوارەی کورد هەلێ ڕەخسا شێرە بەفرینەیەکیان کرد ناویشیان لێنا پەرلەمان لە لای سیاسەتمەداری داش لای کۆنەجاش لای چەورەی وێڵ و دەمهەراش بوو بەلات و عوزای زەمان دەیان پیا و کوژ چەقۆوەشێن ئابڕووپوا و جەردە و دز و کۆنە بەعسی ئابڕوشکێن وەکو کەسێ نەیان ناسێت چین و چێن و بۆ کوێ دەشێن بوونە ئەندامی پەرلەمان کە ئابووری کوردیان فرۆشت کاتێ ئابڕووی کوردیان فرۆشت کە وەک فرعەون لێوی ڕقیان لە دین کرۆشت موئمنە بانگی لێکردن ئەرێیا قەومی دەرفەتێ کەچی لە سێدارەیاندا بە تۆمەتە پوچەڵەکەی مەلای خەتێ